دوای دەرچوونی مەرسومی پێنجەمی سەرۆکایەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی ڕۆژێکی دیکە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان وا هەست پێ دەکرێت کە جارێکی دیکە پارتی جوڵەی بۆ دواخستنی هەڵبژاردن دەست پێکردوتەوە. هەفتەی ڕابردوو مەسعود بارزانی سەرۆکی پارتی لە سەردانێکی پێشتر ڕانەگەیەنراودا گەیشتە بەغداد و زنجیرە کۆبوونەوەیەکی لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق گرێدا. بە پێی هەواڵی میدیاکانیش ئامانجی کۆبوونەوەکانی بارزانی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی پارتی و حکوومەتی کوڕەگەورەکەی بووە لەگەڵ بەغداد. هاوکات داوای دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانیشی لەلایەنە عێراقیەکان کردووە. لەبارەی سەردانە دووڕۆژەکەی مەسعود بارزانیەوە بۆ بەغداد، ئیبراهیم عەباس چاودێری سیاسی نووسیوێتی تەحەدی گەورە هەڵبژاردننی چاوەڕوانکراوی هەرێمی کوردستانە کە بەڕاستی بارزانی و پارتی لێی ترساون. دەیانەوێت بزانن ئایا هێزێک هەیە لە بەغداد دەرفەتی ساختەکاری بۆ بڕخسێنێت و وەکو جاران پارتی خۆی پێشوەختە کورسیەکانی دیاری بکات؟ ئەو چاودێرە هەروەها دەپرسێت بەڕاست بارزانی لە بەغداد چی دەستکەوت؟ بەغدایەک کە بەرەو گۆڕانکاری زیاترە بە ڕاستەی خۆ دەربازکردن لەو سیاسیانی بازرگانی سیاستن. لەلایەکی دیکەوە لەشکرکێشی و هێرشی بێپێشینە و بەردەوامی سوپای تورکیا لە قوڵایی خاکی هەرێم و دانانی بازگە لە ناوچەکانی پارێزگای دهۆک مەترسی ئەوەی لێ دەکرێت تورکیا دەستێوەردانی سەربازی بکات و ئۆپەراسیۆنە چاوەڕوانکراوەکەی دەست پێ بکات. ئەمەش هێندەی دیکە زەمینەی ئارام بۆ هەڵبژاردن تێک دەدات و پارتیش نەک دژی ئەمە نییە بەڵکو چەندی پێ بکرێ ڕێگای بۆ خۆش دەکات. هەفتەی ڕابردوو لە هەولێر سەرۆکی دیوانی وەزارەتی ناوخۆی سەر بە پارتی بەرپرسیارەتی سوتاندنی بازاڕەکانی هەولێر و دهۆک و کەرکووکی خستە سەر پەکەکە و چەند ئەفسەر و سەربازێکی هێزەکانی سەر بە یەکێتی وتەبێژی یەکێتیش ڕایگەیاند. ئەمە شەڕی ناوخۆی و پارتی دەیەوێت کێشە بۆ هەڵبژاردن دروست بکات. مێژووی پارتی ئەوە دەردەخات ئەم حزبە لە پێناو پاراستنی هەژمونی دەسەڵات و بەرژەوەندیەکانی حزب و بنەماڵەدا هەموو کات ئامادەی سازشکردنە لە سیاسەتدا، هیچ مەبدەئێکی نییە و هەردەم ئامادەی یوتێرن و پێچدانەوەیە. ئێستاش مەترسی لەسەر داهاتووی دروست بووە و لە ناوخۆدا ڕیزەکانی شڵەقا و هەزاران کادری چوونەتە ماڵەوە. لە ئاستی دەرەوەشدا هێشتا لە پەراوێزخستنی دوای ڕیفراندۆم نەهاتووەتە دەرەوە و هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانیش زۆرینەی ساختەی لەدەست دەردێنێت. هەر بۆیە ئامادەی هەر جۆرە سازشێکە و دوور نییە لەو پێناوەشدا و لە چاوتروکانێکدا هەڵبژاردن و سیستمی سیاسی و قەواری هەرێمی کوردستان و دۆخ و گوزەرانی خەڵک بکاتە قوربانی.